لە بازاڕی گۆشتفرۆشانی سلێمانی پێشوازی لە مانگی ڕەمەزانی پیرۆز بە گرانبوونی نرخی گۆشتی سوور دەستی پێکرد. لە کاتێکدا هاوڵاتیان چاوەڕێی هەرزانی بوون، نرخی گۆشتی سوور بازێکی کتوپڕیدا و بەربەستی 20,000 دیناری تێپەڕاند و گەیشتە نزیکەی 24,000 دینار بۆ هەر کیلۆیەک. ئەمەش بارگرانێکی قورسی خستۆتە سەر سفرەی هاوڵاتیان. هەفتەیەکە زۆر گران بوو. ئێستا حالیەن حیوانی چاک نزیکی بە 10,000 دینارە کیلۆی زینەقەبان. ئەو چاکە بە 7.5 بوو. دوو بۆ 2.5 چۆتە سەر بەڕاستی. 2,000 بە زیندێتی یعنی 4,000 لەسەر گۆشتەکە. چکە تۆ نیوەی گۆشتە. ئەو ئەگەر حیوانێک 60 کیلۆ بێت، کاورێک 60 کیلۆ بێت، 30 کیلۆ گۆشتە. یعنی 120 چێتە سەری، 120ەکە دابەشی 30 کە ئەچێت یعنی کیلۆ 4,000. لە ئێستا بە 22,000. بە 20 خەریک ئەوێ بە 24 یعنی لە ڕاستیە ئەگەر ئاوا بێت بەردەوام بێت ئەچێتە 24ش. هۆکاری چییە؟ وەڵی هۆکارەکەی بە دروستی من نازانم چییە، بەڵام کەمبوونەوەی ئاژەڵی ناوخۆ بە پلەی یەکەم ئەوە یەکێک لە هۆکارەکان کە پار ساڵ بە تایبەتی خەڵک زەرەری کرد بەهۆی وشکە ساڵی بۆ ئەوانەوە. دەربارەی هۆکاری گرانبوونی گۆشت، گۆشتفرۆشەکان پەنجە بۆ کەمی ئاژەڵی ناوخۆی و داخستنی سنوورەکانی سووریا و ئێران ڕادەکێشن کە سەرچاوی سەرەکی هاوردەی ئاژەڵە. بەرزبوونەوەی نرخی زیندەقەپان و بێدەنگی لانە پەیوەندیدارەکان لەم کاتەدا جێگەی پرسیارە. بە 22 ئێستا بە 24. ئێستا کیلۆ بە 24. بەڵێ حیوان بە 24. ئەی جۆرەکە بە 20,000. ئەوی چەند گران بووە؟ هەر بە 20. نامە بەس حیوانی وردە گران بووە یان وەڵاقیش گران بوو. ئەمیش گران. هەر وەڵای جاران بە ڕازی ئەم چەند ڕۆژەمە بەس ئەو چاکەن. وەڵای دەوید مانگێک 20 شەو ئەبێ جاران بە 7,300 بوو. ئێستا شەدە 7,000. کوردیەکە لە دەوری 7.5 و 8. خۆی کێشەوەی حیوان نییە یان هەر گران بووە؟ وەڵای ڕێ سووریا داخراوە ئەنجام دۆلارش تەسیری زۆر تێ. جاران گەڵا بە 143 بوو. حیوانەکە بۆ سووری بوو؟ ئای سووریا بە دۆلار. جا خۆ لە سووریا نەبێت، لە ئێران نەبێت، جۆرجیان نەبێت، ئەلمانیا نەبێت نی. گۆشتفرۆشەکانیش لەم گرانیە ڕازی نین، چونکە بازاڕی ئەوانیش لاواز بووە. داواکاری ئێستا ئەوەیە یان دەبێت لانەکان سنوورێک بۆ نرخەکان دابنێن یان گۆشتی سوور دەبێتە میوانێکی دەگمەنی سەرخوانەکان، بە تایبەت لەم دۆخی ئێستا کە دۆخی موچە وەکو پێشووتر هەر خراپە. پێیام هەوڵیدا لایانی پەیوەندیدار بۆ ئەم پرسە بدوێنێت، بەڵام وەڵامی پەیوەندیەکان نەدرایەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.